هیوادارین ئەم بەڵێن و دروشمانە لەم کابینەدا بکرێنە کردار و جێبەجێ بکرێن. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەنها 3 ڕۆژ لە بەردەم حکومەتی هەرێم ماوە بۆ ئەوەی پرۆژەی یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵە بنێرێتە پەرلەمانی کوردستان کە تا ئێستا نەیناردووە. دیاریش نییە کە ئاخۆ ئەو ماوەی لە بەردەمی ماوە پرۆژەکە دەنێرێت یاخ و تاوەکو وەرزێکی تری یاسادانانی پەرلەمان ناینێرێت. ئەو پەرلەمانتارەی فراکسیۆنی یەکگرتووش گومانی هەیە کە حکومەت پرۆژەکە وەکو خۆی بنێرێت و دەڵێت دەرچواندنی ئەو یاسایە دەبێتە هۆی لە بەرژەوەندیدانی ژمارەیە گەندەڵکار بۆیە حکومەت ناینێرێت. یاسای چاکسازی یەکێکە لە ضرورەتەکان کە هەرچەنە ئەوە تەنها سێکتەری موچە دەگرێتەوانێ بەڵام یاسایەکی گرنگە بۆ ئەوی لێوە دەست پێ بکەین اینجا بڕین بۆ سێکتەرەکانی تر. من گومانم هەیە کە ئەو یاسایە وەکو خۆی بهێنرێ و چاکسازیی ڕاستەقینە و ڕیشەی بێ و ئەو یاسایە دزە گەورەکانیش بگرێتەوە نەک تەنها دزە بچووکەکان لە خوارەوە ئەبێ ڕاستەقینە بێ ئەبێ ڕیشەی بێ ئەنجا یاسای چاکسازی ماهیەت و حقیقەتی خۆی بەرجەستە دەکات. بەهۆی بەڵێنەکەی حکومەت بۆ ناردنی پرۆژەی چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵە بۆ پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو پرۆژانەی کە پەیوەندیدارن بەو پرسە کە لەلایەن فراکسیۆنەکانەوە پێشکەش کراون ڕایگرتوون و چاوەڕوانی حکومەتی هەرێم دەکات. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت چەندین پرۆژە یاسایی تایبەت بە چاکسازیمان پێشکەش کردووە بەڵام ڕاگیراون. پێویستە دەستەی سەرۆکایەتی بیخاتە بەرنامەی کار. ڕووپاک ئەحمەد پێشی وایە حکومەت مەبەستی نییە یاسای چاکسازی دەربچێت بۆیە یاری بەکات دەکات. ئەو کارەشی ئەمە دەردەخات کە ئەو کابینەیەش هاوشێوەی کابینەکانی تر کارکردنی بۆ چاکسازی تەنها لە چوارچێوەی قسەکردنە و کردداری نییە. هەتاوەکو ئێستا پرۆژەی حکومەت نەگەیشتووە کە بڕیار بوو 12 پرۆژەکەی حکومەت بگات بەڵام کە تا ئێستا نەگەیشت و دەنگ و باسی نییە بەڕاستی ئەمە جێ هەڵوەستە لە سەرکردنە کە حکومەت هەرێمی کوردستان بەنیاز نییە پرۆژەی چاکسازی بنێرێ یاخود بەنیازە و مماتەڵەی پێدەکا یاخود ڕێک نەکەوتونە لایەنەکان لەسەر پرۆژەی چاکسازی. بەڵام ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشنیازی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی بە چەند شێوازێک و بە چەند پێشنیازی یاسایەک پێشکەشمان کردووە. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان پرۆژەی چاکسازی نەنێرێ ئێمە زەخت لە دەستەی سەرۆکایەتی دەکەین کە دەبێ پێشنیازی یاسای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لەسەر موچە و دەرماڵە و خانەنشینی یاسای چاکسازی بخرێتە بەرنامەی کار و بکرێ بە تەشریع چونکە ئەوە خولی ڕابردوش کە خولی چوار بوو لەبەر ململانەی سیاسی ئەم پێشنیازە و یاخود ئەم پرۆژەی لایەنەکان و حکومەت پەکخرا بۆیە ناکرێت لەم خولەی پەرلەمانیش ئەم پرۆژەیە پەک بخرێ بە بیانووی ئەوەی کە هەر حکومەت دەینێری حکومەتیش مماتەڵە بەکات دەکا و هەروەها کات بە فیڕۆدەدا ناینێرێت. ئێستا بەشی زۆری فراکسیۆنەکان لەسەر ئەوە کۆکن کە چاکسازی بە پێی پرۆژەی یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە لە هەرێمی کوردستان هەنگاوێکی گرنگە و دەبێت حکومەت بێتە ژێرباری. پرسی چاکسازی یەکێکە لە پرسە گرنگەکان کە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان پەلەی لێ بکات و ئێمە لە پەرلەمان چاوەڕێیەکەین کە بە زووتنی کادەم یاسای پێشنیازە یاسای چاکسازی یا پرۆژە یاسای چاکسازی ڕەوانی پەرلەمانی کوردستان کرێ بە شێوەیەک چاکسازەکە لەسەر بنەمای ئەوە نەبێت کە لێدان بێت لە توێژی فراوانی فەرمانبەران و موچەخۆران و هاونیشتیمانیانی کوردستان بەڵکو لەسەر بنەمایەک بێ کە گەندەڵی نێڕێ. یەکێک لە خاڵە سەرەکیەکانی لایەنەکانی بەشدار لە حکومەت لە کاتی گفتوگۆ و دانوستانەکانیان بۆ پێکهێنانی حکومەت پرسی چاکسازی بوو. لەسەر ئەو بنەمایە بەرنامەی کاری حکومەت داڕێژرا و کارکردن بۆ دەرچواندنی یاسای چاکسازی یەکێک بوو لە خاڵە سەرەکیەکانی کارنامەی حکومەتی نوێ. بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژەی ئاراستەی پەرلەمان نەکردووە. پێدەچێت بربەستی سەرەکی بۆ ناردنی ئەو پرۆژەیە بۆ پەرلەمانی کوردستان هەردوو حیزبی دەسەڵات بن چونکە ئەوان باش دەزانن بە دەرچواندنی ئەو یاسایە زەرمەندی یەکەم بەرپرسەکانی ئەو دوو هێزە دەبن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.